فەرمانی لەفەو بەشێکی تیکتۆکچیەکان سزایەکی قورس دەدرێن. بەشێکشیان بە کەفالەتی پارەیەکی زۆر ئازاد دەکرێن و قسە و لایڤیشیان لێ قەدەغە کراوە. ماوەی هەفتەیەکە تۆڕی کۆمەڵایەتی تیکتۆک لە هەرێم کشوماتە ئەوەش دوای دەستگیرکردنی چەندین تیکتۆکی کە دیارترینیان فەرمانی لەفەو ماملەتیف و چەند تیکتۆکچیەکی دیکە بوون. دەستگای ئاسایشی هەرێم دەڵێت تا ئێستا 11 تیکتۆکچیمان دەستگیر کردووە و هەڵمەتی چاودێری و گرتنەبەری ڕێکەر یاسایش دژی تیکتۆکچیەکانی دیکە بەردەوامە. بەپێی زانیاریەکان سەرجەم تیکتۆکچیەکان لە زیندانی ئاسایشی سلێمانین و بەپێی لایەنی یاسایی دۆسیەکانیان هەندێکیان داوایان کردووە بە کەفالەت ئازاد بکرێن، بەڵام پارێزەرێکی ئاگادار لە دۆسیەکە بە تیواری ڕاگەیان کە بەهۆی ئەوەی داواکاری گشتی خۆی داوای لەسەر جوڵاندون ئەستەما بە ئاسانی بە کەفالەت ئازاد بکرێن و ئەگەری هەیە بەشێکیان بە بارمتەی پارەیەکی زۆری کەفالەت بیانگرێتەوە. ئەو سەرچاوەی وتیشی بەپێی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و بەپێی داواکەی داواکاری گشتیش سزای تیکتۆکچیەکان زیندانیکردن دەیانگرێتەوە کە لە 8 مانگەوە دەست پێ دەکات. وتیشی فەرمانی لەفە و چەند کەسێکیان دۆسیەکەیان قورس چونکە داواکار لەسەر ئەوان جوڵێنراوە. لەلایەکی ترەوە ئەو تیکتۆکچیانە لە دوای ئازادکردنیشان قسەکردن و لایڤیان لێ قەدەغە کراوە و نابێت تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەکاربهێنن. ئەو پارێزەرە وەشی بە تیواروت ئەگەر داواکاری گشتی داواکەی بکشێنێتەوە ئەگەری هەیە بەرامبەر بێدەنگبوون و سازشکردنیان تیکتۆکچیەکان دوای ماوەیەک ئازاد بکرێن، بەڵام دۆسیەکەیان لە کۆڵ نابێتەوە و لە ئەگەری پابەند نەبوون بەو مەرجانەی بۆیان دیاری دەکرێت دووبارە کەیسەکانیان لە دژ دەجوڵێنرێتەوە. ماوەیەکی زۆر بوو شەپۆلی ناڕەزایەتی بەرامبەر ئەو تیکتۆکچیانە سەری هەڵدا بوو داوا لە لایەنی پەیوەندیدار دەکرا بۆ پارێزگاریکردن لە شیرازی خێزان و کۆمەڵگا ڕێکاری یاساییان بەرامبەر بگرێتە بەر، چونکە ئەو تیکتۆکچیانە ببوونە نمونەیەکی نەشازی لاساییکردنەوە لای گەنجان و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان.